قوتابیەکە وەک شایەت حاڵێک باس لەو سیمینارە دەکات ڕێکخراوە بیانیەکان لە قوتابخانەکانی کچان لە هەڵەبجە ئەنجامی دەدەن کە شتانێکی نامە و دوور لە دین و کەلتوری کۆمەڵگەی کوردی خراوەتە ڕووبۆیان. ئەو قوتابیە دەڵێت بە ناوی پاراستنی خێزان و تەندروستی کۆیان کردوونەتەوە و دواتر وێنەی نەشیاویان نیشان دراوە و پیان وتراوە کێشە و گرفتەکان لای هاوڕەکەت باس بکە نەک کەسی دیکە. شتانگەلێکی دیکەی دوور لە دین و ئاکاریگەلی کورد بە قوتابیەکان وتراوە کە لە زاری خۆیەوە پەیام ئاشکرای دەکات. ڕاستی کێشانی وێنەی ڕوت هی ئافرەتەمە کە بۆ ئێمە هیچ پێویستی نەئەکرد کە بۆ داویانە بە قوتابیەکان هین قەڵەمی ڕەنگا و ڕەنگیان پێداون بۆیە ئەیوت بیکێشن بە جسمی ئەوکوا بڵێ بێبەر دەبێت ئەیشان خستە بەردەمان خۆیان وێنەیشان هێناوە ئیشان خستە بەردەممان بۆ دواییشە باسکردنی ئەوەند باسی کێشەکانت لای هاوڕەکەت بکە چونکە هاوڕەکەت تەمەنی خۆتە هاوڕەکەت زیاتر لێ تێدەکات لە دایک و چونکە ئەو هاوتەمەنی خۆتە و چۆن بڵێیانی ئاها لە هەمان ئاستان و بەس دایک جاری وهەیە دایک ئەوت لە سەردەمی ئێمە سەردەمی خۆیان کە گەنج بوون جیاوازتر بۆ لە ئێستا بۆیە دایک و لێو تێناگات جا سەرتا هات نەژورۆ زۆربەی زۆری هەمووی شەرمیەکە ینی بڵێ هەر ئەوی زۆر ئاساییە و ڕسمە ڕوتەکانی خستە بەردەمان زۆر ئاساییە زۆر جارەی ئاساییە و شەرم مەکەن و ئەمەکەی عیبەیە و ئەمانە بەڕاستی سێم ڕۆژی و یەکەم ڕۆژی نەبوون هەر بێڕوویان کردین تر تەبیعەتە وای لێ هاو ئەوت با دین دەبێت لە ڕێگر ینی ئەوە بۆ بەردەم ئازادیەکانتانە ئێمە دینێکمان هەیە کە ئێوەش دینێکتان هەیە با دین دەبێت بە ڕێگر لە بەردەم هەموو ئازادیەکانتانە چونکە هەر کەسە و مافی ئازادی تاکە کەسی خۆی هەیە ئەوت جا باسی ئەوەی شێکرە ئەوت لەم کۆمەڵگەیمان پیا و سالارە نابێ هەموو بڕیارە بەدەست پیاوە بەس ناژبێ بێ بڕیاش بەدەست ژن بێت و ژنیش مافەکانی کە قسەی کرد شتێکی وت لێ وەربگیرێت ژنیش چۆن ئەڵەی با مافێکی هەبێ لە کۆمەڵگە و خاوەن بڕیاری خۆی بێت و بۆ هەر شوێنێک ئەڕوا بۆ هەر شتێکەکە یان کەس ڕێگر نەبێ لە بەردەمیان پەیوەندی هاوڕێتی بە ڕەگەزی بەرامبەری کرد ئەوە ڕەگەزی بەرامبەر کە ئەم پەیوەندی لەگەڵدا دروست بکەی ئەوت هینە زۆر ئاساییە چونکە ئێمە خۆتەزانی ئێمە ئەوت ماوەیەکتر ئەوە ئەچنە جامیع شوێنێک ئەچنە دەرەوە زۆریش ئاسایی بچنە دەرەوە لەگەڵ کوڕانە و بە شتێکی ئاسایی وەربگرن. هەر بەپێی وتەی ژمارەیەک لە قوتابیانی دیکە کە بەشداربووی سیمینارەکانی ئەو ڕێکخراوانن بەڕێوەبەر و هیچ مامۆستایەک نایەنە ژوورە و ئامادەی سیمینارەکە نابن. ئەوەش زیاتر دایکان و باوکانی نیگەران کردووە کە لە قوتابخانەکان بابەتی ناپێویست بۆ تێکدانی شیرازی خێزان و لادانی تاک پێشکەش دەکرێت. ئەمە لە کاتێکدایە قوتابخانەکان شوێنی پەروەردەی دروست و فێربوون و زانست و زانیاریە. مامۆستایەکی ئاینی دەڵێت زۆر لە مێژە بیانی و ئەجنەبیەکان هەڵەبجە کەلانکەی خواناسی و پێگەاندنی زانایانە دەکەنە ئامانج بەڵام ئەو بیرۆکانە و ئامانجیان کە هەیەە بۆ بەلاڕێدابردنی تاکی خواناسی هەڵەبجە سەرکەوتوو نابێت. بە ناوی مافی ئافرەتەوە بە ناوی توندوتیژی خێزانەوە و بە ناوی بڵین جۆرا جۆرەوە هاتوون ئەیانەوێ ئەو تاکە ئەو پەروەردەی تاکە لە هەڵەبجە هەیە نەمێنێ ئامانجەکە زۆر هاتوون لەنەوەدەوە تا ئێستا ڕێکخراو هاتووە بە ناوی جۆرا جۆرەوە لە زێر ناونیشانی جۆرا جۆرە و پارەی زۆرێکیان هەڵخستووە بۆ ئەو خەڵکە بەڵام بە ئومێدی زۆرەوە خەڵک تا ئێستا گوێڕێی جومعە و جەماعەت و ئاگای لە شەرعی پێغەمبەری خوایە مامۆسایان لێبڕاون و بڵین ئەم حیزبانی ئیسلامیش بەڕاستی دیفاعێکی گەورەیان کردووە هیچیان نەکردبێت لە ڕووی ئەخلاقەوە دیفاعی لە ئەخلاق و ناموسی ئەو خەڵکە کردووە. هەڵەبجە لە ماوەی ساڵانی پێشووتر بەپێی ئامار و داتاکانی پۆلیس کەمترین ڕێژەی توندوتیژی خێزانی و کوشتن و خۆکوشتنی تێدا تۆمار کراوە بە شێوەیەک ساڵە بووە هیچ ژنێک توندوتیژی بەرامبەر نەکراوە و حاڵەتی کوشتنی تێدا ڕووی نەداوە. هەموو ئەوانەش دەگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزانی ناوچەکە کە پەیوەستن بە جێبەجێکردنی شەریعەت و ئاینی پیرۆزی ئیسلام خەڵکەکەی پابەندی بنەما بەرز و پیرۆزەکانی ئیسلامن و هەر ئەوە ژوای کردووە لەلایەن ڕێکخراوە بیانی و ئەجنەبیەکانەوە خەریکە دەکرێتە ئامانج. بۆیە وڵاتیانی ناوچەکە دەڵێن بە ئەو ڕێکخراوانە کار بکەن بۆ بوژانەوەی هەڵەبجە و ئاوەدانی وەلی دامەزراندن بڕەخسێنن بۆ گەنجان نەک ئەخلاقی تاکی کورد بە بیری نامۆ تێک بدەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.